بێ ئەوەی هەرێم 1 بەرمیل نەوتی ڕادستی بەغدا کردبێت، حکوومەتی عێراق موچەی 4 مانگی ئەمساڵی بۆ موچەخۆرانی هەرێم ناردووە و لەگەڵەوەشدا هێشتا موچەی مانگی 1 ساڵی 2019 بەسەر تەواوی فەرمانبەراندا دابەش نەکراوە. حکوومەتی عێراق بەپێی یاسای بودجە بۆ هەریەک لە مانگەکانی 1 و 2 و 3 و 4 بڕی 454 میلیارد دیناری بۆ هەرێم ناردووە، کۆی پارەکەش دەکاتە 1 تریلیۆن و 816 میلیارد دینار کە دەبێت حکوومەتی هەرێم وەک موچە بەسەر فەرمانبەراندا دابەشی بکات. لەگەڵەوەشدا عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی دەربڕیوە وەزارەتی دارایی عێراق موچەی پێشمەرگە کە لە یاسای بودجەدا هاتووە ڕەوانەی هەرێم بکات. چاڕوانیش دەکرێت بەم زوانە عێراق بڕی 272 میلیارد دیناری دیکە بۆ موچەی پێشمەرگە بنێرێت کە پارەی مانگەکانی 1 و 2 و 3 و 4 ئەم ساڵە. ناردنی موچەی فەرمانبەران لەلایەن بەغداوە بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم 1 بەرمیل نەوتی ڕادستی بەغدا کردبێت، لە کاتێکدایە هەرێم تا ئێستا موچەی تەواوی فەرمانبەرانی بۆ مانگی 1 ئەم ساڵ خەرج نەکردووە. حکوومەتی هەرێم جگە لە بەغدا چەندین سەرچاوەی داهاتی دیکەی هەیە کەچی دابەشکردنی موچەی فەرمانبەران بەردەوام دوا دەخات. بەپی ئەو ئامارانی بەردەست پەرلەمانتاران کەوتون ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە 420,000 بەرمیل و مانگانەش 12 ملیۆن و 600,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. نرخی هەر بەرمیلێک نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا لەسەر و 70 دۆلارەوەیە. ئەگەر هەرێمی کوردستان 60 دۆلاری لە هەر بەرمیلێک بۆ بمێنێتەوە، داهاتی مانگانەی نەوتی هەرێم بە بۆری 630 میلیارد دینار دەکات. ئەمە جگە لەو نەوتەی بە تانکەر دەفرۆشرێت و ئاودیوی سنوورەکان دەکرێت. بەپێی زانیاریەکانی پەیام لە ئێستادا لە کۆی داهاتی نەوت تەنیا 350 میلیارد دینار دەچێتەوە وەزارەتی دارایی، واتە نیوەی داهاتی نەوت بە پاساوی جۆراوجۆر دیار نامێنێت. هاوکات سەرچاوێکی دیکەی داهاتی هەرێم داهاتی ناوخۆیە کە مانگانە ئەوەی دێتە خەزێنەی گشتی 150 میلیارد دینارە. جگە لەوەش مانگانە حکوومەتی ئەمریکا 30 میلیارد دینار بۆ پێداویستەکانی پێشمەرگە خەرج دەکات، واتە کۆی داهاتی مانگانەی هەرێم بەبێ بەغدا بە نزیکەی دەگاتە 810 میلیارد دینار. موچەی فەرمانبەرانیش بێ پاشەکەوتکردن پێویستی بە 881 میلیارد دینارە، کەچی حکوومەتی هەرێم هێشتا موچەی مانگی 1 ئەم ساڵی دابەش نەکردووە و لە کاتێکدا 4 مانگی بەسەردا تێپەڕیوە. بەپێی ئەو داهاتەی هەرێم دەستی دەکەوێت حکوومەت دەتوانێت هەموو مانگێک لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەران دابەش کات و کار بۆ دانەوەی موچە پاشەکەوتکراوەکانیش بکات. بەڵام ئێستا حکوومەت نەک هەر باز لە پێدانەوەی موچە پاشەکەوتکراوەکان ناکات، بەڵکو لە وادەی خۆیشیدا دابەشی ناکات.